ئازادم لەگەڵە لە سۆران. ئازاد سڵاوت لێبێ و سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش. سڵاو لە جەنابیشت و ئەهلی سۆرانیش. زانم لە شاری سۆران چی دەگوزەرێ و چی هەیەکەوە بۆ ئێمە و بینەرانی بوازیتەوە. بەڵێ کاکویا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە گەڵی عەلیبەگم دیارە لە شەوی ڕابردووەوە لە لافاوێکی بەهێز گەڵی عەلیبەجی گربەوە لە کاتژمێر 9 شەوە بڵێن لافاو لە ناوچەکە هاتبوو و لە ناحیەی خەلیفانیش ئاوچوو بوو بەشێک لە ماڵەکان و لێرە بۆم لە کاتژمێر 8 شەوە تاوە کاتژمێر 10 بەیانی ئەمڕۆ ڕێگاکە بە تەواوی گیرابوو. هاتوچۆی نێوان سۆران هەولێر نەمابوو. ئەم پردەیکەوا من ئێستا لێمە ئەم شوێنە چەند خولەکێک پێش ئێستا بە تەواوەتی پاکراوەتەوە و هاتوچۆ ئاسایی بۆتەوە بەپێی ئەو زانیاریانەی کەوا من لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران وەرم گرتووە. ئەوان ئاماژەیان بەوەدا شەوی ڕابردوو لەم شوێنە 8 هاوڵاتی گیریان خواردبوو و 2 ئۆتۆمبیل کەوا لەم شوێنە بەهۆی ئەو ئاوە زۆرەی کەوا لە ناوچەکە هاتبوو ڕێگاکان گیرابوون. ئەوان توانیویانە 2 لە ئۆتۆمبیلەکان کەواگیریان خواردبوو ڕزگاریان بکەن و ئەو هاوڵاتیانەش کەواژماران 8 هاوڵاتی بۆ لە نێو ئەم 2 ئۆتۆمبیلانە توانراوە ئەوانیش ڕزگار بکرێن و ئاو لە ناوچەی شوێنی شەلال گەلی عەلیبەکەوە شوێنێکی گەشتیاریە ئاو چۆتە نێو چێشتخانە و سەرجەم ئەو ناوچە گەشتیاریانە لە ئێستاشدا تیمەکانی پاکردنەوە لە سەر ڕێگاکە هەر بەردەوامن لە پاکردنەوەی ڕێگاکە چونکە خۆڵ و بەردێکی زۆر هاتبوو سەر ڕێگاکە. بەپێی پێشبینیەکانی کەش و هەواش ئەمڕۆ لە دەڤەرەکە لە سنووری قەزای سۆران بارانی بەلێزمە بەردەوام ئەبێتن بەپێی پێشبینیەکانی ئەوان کەوای مەزانیاریمان وەرگرتووە لە چەند کاتژمێری داهاتوو مەترسی دووبارەبوونەوەی ئەم زۆرە لافاوەی شەوی ڕابردوو لە ناوچەکە بەدی ئەکرێتن. جیاواز لە زەرەر و زیانەکانی لافا و بوونی لافاوەوێ ئاماژە بەوەش بدەم کەوا دوێنێ 2 کەس بە بڕی 1 کیلۆ 9 گرام زۆری هێرۆین دەستگیر کراون کەوا بنکەی نەهێشتنی مادەهۆشبەرەکانی سۆران لە قەزای سۆران بڵاوی کردبوو کە دیارە ئەم هاوڵاتیانە هاوڵاتی دەرەوەی سۆران بوونە ویستویانە ئەم بڕا مادە هۆشبەرە بگوازنەوە بۆ شوێنی نیشتەجێبوونیان. هەروەها لە 2 مانگی ڕابردوو لە سنووری قەزای سۆران 20 کەس لەسەر کڕین و فرۆشتن و بەکارهێنانی تریاک و حەشیش لەم سنوورە دەستگیر کراون. بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکانی ئەمڕۆمان بوو. بەڵێ ئازاد جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ڕێگای نێوان هەولێر سۆران گیراوە بەهۆی ئەو شەپۆلی بارانبارینەوە. هاوڵاتیان لەکوێوە بۆ منە هاتوچۆی سۆران و بە پێچوانەشەوە بۆ هەولێر دەکەنەوە. وەکە ئاماژە پێداک لە شەوی ڕابردووەوە ڕێگاکە بە تەواوی گیرا بوو بەڵام لە ئێستادا لە کاتژمێر 10 بەیانیەوە ڕێگاکە ئێستا ئاسایی بۆتەوە. هاوڵاتیان دەتوانن هاتوچۆیان لە نێوان سۆران بۆ هەولێر بە شێوەیەکی ئاسایی لە ئێستادا بکەن. جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ڕێگاکە لە ئێستادا خەریکی پاکردنەوەی بەهۆی ئەو خۆڵ و خاشاک و بەردەی کە هاتوۆتە سەر ڕێگەکە. ئەمە پاژماوەی و وەکۆڵێ هاتووی دەم لافاوەکە یان بۆ منە داڕمان و وەرەزێنانی شاخەکانی ئەم لە ئەولای جادەکەی و ئەم ڕێگەی وا پیس کردووە. بەڵێ کاکۆیاز دیارە شەپۆلی باران بارین و لافاو هاتنی ئاو زۆر بەهێز بووە لە گەڵی عەلیبەگ لە کاتێکا کە ئاوێکی زۆر بەرز ئەبێتەوە ئەمەش خۆڵ و بەردێکی زۆر لەگەڵ خۆی دەهێنێتن. خۆڵ و بەردانەی کەوا ئێستا تیمەکانی شارەوانی پاچیان کردوتەوە هەمووی لەگەڵ ئاو لەگەڵ خۆی هێنابووە. دیارە دارمانی چیاکان نەبووە. لە هەندێک شوێنیش شوێن هەیە کەوا بەهۆی ئەم ساڵ بارانێکی زۆر باریوە وای کردووە کانیاوەکان بژێنەوە لە ڕۆخی جادەکان وای کردووە خۆڵێکی زۆر و قوڕێکی زۆر بێتە سەر جادەکان و لە ڕێگای هامڵتۆنیش لە ڕێگای نێوان سۆران چۆمانیش لەوێ شوێن هەیە جسر هەیە کەوا بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کەوا باریوە بەشێک لە جسرەکان ڕۆیشتووە و مەترسی لە ئێستادا بۆ سەر ڕێگاکان هەیە. خەڵکی سۆران و ئەو ناوچەیە چ مەترسیەکیان هەیە بۆ منە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە کەژناسی تا هۆشیاری داوە کە بارانی بەخۆڕ هەر بەردەوام دەبارێ هاوڵاتیان چ مەترسیەکان هەیە بۆ منە مەترسی لافا و مەترسی تێکچوونی پردەکانە مەترسی چ مەترسیەکی تر هەڕەشە لە هاوڵاتیانەکە.
بەڵێ دیارە ڕێگای ئەو زانیاریانەی کەوامە لە کەشناسی زیاتر وەرمان گرتووە ئاماژە بەوە ئەدەنکەوە مەترسی دروستبوونی لافاو هەیە بە تایبەتی لە گەڵی عەلیبەگ. گەڵی عەلیبەگ شوێنێکە کەوا زۆربەی جار کە بارانێکی زۆر ئەبارەوە بارانی بەلێزمە لافاو دروستە بێت مەترسی بۆ سەر ڕێگاکانی هاتوچۆش دروستە بێتن بە حکمیەوەی ڕێگای گەڵی عەلیبەگ ڕێگایەکی بازرگانیە لە نێوان سۆران و پارێزگای هەولێر ڕێگایەکی بازرگانیەکەوە مەرزی حاجۆمەران لەسەر ئەم ڕێگایە بەردەوام قەڵەباڵغە ڕێگاکەوە هاتوچۆی زۆری لەسەرا بۆی لە کاتی دروستبوونی لافاودا ئەم ڕێگایە مەترسی زۆری بۆ سەرژیانی هاوڵاتیان دروست ئەبێتن بۆیە لە کاتی دروستبوونی لافاویان بارانی بەلێزمە پێویستە هاوڵاتیان لە ئەمڕۆدا ڕەچاوی ئەوە بکەن و خۆیان بپارێزن ئەگەر هاتوچۆکەیان گرنگ نەبێت لەم ڕێگایەدا هاتوچۆ نەکەن. زۆر باشە، زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.